کە باس لەوە دەکەین لە کەرکووک خوێندنی کوردی پەراوێز دەخرێت. ئەویش لەو هەوڵانەی کە لەلایەن حکوومەتی عێراق و هاوکات ئیدارەی کەرکووکەوە دەدێت بۆ ئەوەی کە مامۆستایانی کوردی مامۆستایانی وانەبێش کە لەم دوایانەیە چانسی دامەزراندن مامۆستایانی وانەبێش لە کەرکووکەیە، بەڵام کەمترین ڕێژەی مامۆستای کورد چانسی هەیە کە بتوانن بە فەرمی دابمەزرێن و ئەو مامۆستایانەی کە عەرەبن جێگرەوەیانن. تایبەت بە پەراوێز خستنی خوێندنی کەرکووک و پشتگوێخستنی مافی مامۆستایانی کورد لە کەرکووک میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەمال شەریف سەرۆکیلقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان دەکەین کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاو لە بەڕێستان، سپاس بۆ ئامادەبوونت. دەپرسین لەم هەوڵانەی دواییدا کە بۆ دامەزرانی مامۆستایان هەبوو لە کەرکووک کەمترین پشک بۆ مامۆستایانی کوردی کەوانە بێژن دانراوە، هۆکاری ئەمە بە دیاریکراوی بۆ پەراوێز خستنی خوێندنی کوردی لە کەرکووک دەگەڕێنەوە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان کام دەرفەتان بە من بەخشی کە باشدادون لە بەرنامەی بەیانی کورسان نیوز. سپاس. بەڵێ لەلایەن حکوومەتی عێراقەوە پێشەکاریشی زۆر هەیە کە دەوێت وەکو کورد پەراوێز بخات لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی ئەو بەشانەی کە هەیەی لەناو پەروەردەش کە لی بسەنێتەوە. بەڵێ خۆی بۆ خۆی پێشتر کۆمەڵێک گرێبەس کرا وەکو عەقدەکان لە ناو پەروەردەی کەرکووکە، ڕێژەی کورد زۆر زۆر کەمە کە خۆی بۆ خۆی ڕێژەکەی 17,000 لە نێو 17,000 بگرا 2,000 یان 2,500 کوردی تێدا جیگیر کراوە. بەڵێ مامۆستا، بە شێوەیەکی گشتی بە دوواداچوونەکان یاخود داواکاریەکانی لایەنی پەیوەندیدار لە کەرکووک بۆ بێبەشنەکردنی مافی مامۆستایانی کورد لە کەرکووک چی کراوە؟ بەڵێ وەکو کورد دایم هەوڵ دراوە مافەکانی کوردستان درێتەوە، چکە لە ناو پەروەردەی کەرکووکە پێش 16 ئۆکتۆبەر کۆمەڵێ بەش هەبوو بە دەست کوردەوە بوو بە یەکسانی لەگەڵ نەتەوەکانی ترە، بەڵام ئێستاکانە لە نێو ئەو بەشە لە ناو ئەو بەشانەدا دوو بەش بەدەست کوردەوە ماوە، ئەوەشی بەشی تەجهیزاتە واتە کەلوپەل و یەکەی دواناودی یەکەی سەرپەرشتیاریەکانی بابرین پەروەردەی کەرکووک. بەڵێ ئەو دامەزراندان دێت کە بۆ کەرکووک بە نسبەت کوردەوە ڕێژەکەی زۆر زۆر کەمە، چونکە خۆی کورد لە نێو کەرکووکە 6 کورسی هەیە، لایەنەکانی ترش بگرە بۆ 2 بۆ 3 هەیەە، ڕێژی ئەوان و دامەزراندنی ئەوان زیاترە، چونکە ئەمە هەمووی خۆی بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بابلین ئیدارەکە بە دەستخۆیانە و ئیدارەکە ڕازگۆ نییە، ئیدارەکە عادیلانە نییە لەگەڵ خەڵکی کەرکووکە. مامۆستا، جگەلەوەی کە ئەم بابەتە پەیوەندی بە بێبەشکردنی مامۆستایانی کوردەوە هەیە لە کەرکووک و هاوکات کاریگەری لەسەر خوێندنی کوردی دەبێت، لە هەمان کاتە وەک ئاگادارین کە پارێزگار و هاوکاتیش بەشێکی زۆر لە لێپرسراوان و بەڕێوبەرانی خوێندنگەکانی کەرکووک عەرەبن. ئەمە چ کاریگەریەکی لەسەر پرۆسی خوێندنی کوردی لە کەرکووک بەجێهێشتووە؟ بەڵێ پێت بڵێم بەشی خوێندنی پەروەردەی کەرکووک بەڕێوەرەکەی عەرەبە، جێگرەکەی کوردە، لەگەڵ ئەوەشە ڕۆژانە با بڵێن هەوڵەدەن ئەو قوتابخانانە وەربگرنەوە یان خوێندنیشی عەرەبی تێ بکەنەوە لە نێو گەڕەکە کوردیەکانە. ئەجا بۆیە ئێمە پێمان باشە کورد هەموو لە کەرکووکە یەکدەنگ بێت بۆ مافەکانی کورد، چونکە هەمووی دەبێت ئەوانە بەدەست بێننەوە، چکە بەبێ ڕێژەش بێت و بە پێی ئەو هەڵبژار نەبێت، دەبێ ئاستی کە ئستحقاقی کورد زۆر لەوە زیاتر بێت کە ئێستاکانە کە بەدی ئەکرێت لە نێو شارەکەیە، چکە بەداخەوە پەرتەوازەیەکیش هەیە کە باڵین کورد دەوێت یەکریزی لایەنێک دەوێت یەکریزی ناو کەرکووک ڕێک بخاتەوە لەگەڵ هەموویەکە کەچی لەم لاوە بەداخەوە تێکە درێت و یان مافەکان وەرناژیرێتەوە بەهۆی ئەوەی ناتەباییەکە لە نێوان خۆشوانادا. بەڵێ مامۆستا، جگە لە مامۆستا کوردەکان
هاوکات تورکمانەکانیش مامۆستا تورکمانەکانیش هەمان گلەی و گازندەیان هەیە کە پێبەشکراون لە مافەکانیان لە دامەزراندن کەمترین ڕێژەیان پێبەخشراوە بۆ دامەزراندن لە خوێندنگەکانی کەرکووک. هەم مامۆستایانی کورد لایەنە پەیوەندیدارەکانی کورد و هەم تورکمانەکان تا ئێستا هیچ هەڵوێستەیەکیان هەبووە بۆ پاشکەزبوونەوە لەم بڕیارە و زیاترکردنی ڕێژەی مامۆستایانی کورد و تورکمان لە ناوەندەکانی خوێندن لە کەرکووک؟ بەڵێ وەڵا کورد هەردەم هەوڵی داوە کە هەموو بابەتەکانی کردوتە بەردەستی نوێنەرانی خۆی کە ئەوانیش لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەیە بگرە خۆی بۆ خۆی لە نێو پەروەردەی کەرکووکە بەس کورد بە تەواوەتی بێبەشە هەر ئەوە نییە با بڵێن تروکمان بێت و یان تیشە کورد بە دەرەجەیەک پێبەشە لە نێو پەروەردەی کەرکووکە و لە زۆربەی دام و دەستگاکانی کەرکووکیش. ئەنجا بۆیە ئێمە پێما باشە با بڵێن لە داهاتوودا ئەگەر هەڵبژاردنیش بکرێت و بەرەو ئەو هەڵبژاردنیش ئەڕۆین حەقا یەکلایی بکرێتەوە ئەم بابەتانە بە پێی ئیستحقاقی خۆی بەشی کورد چەندێکە و ئیستحقاقی خۆی چەندێکە دامەزراندنەکان بە پێی ئەوە بێ. بەڵام حکوومەتی عێراقی و یان بابرین ئیداری کەرکووک کە خۆی سەپاندووە بەسەر پارێزگاریەوە کەرکووکە ناعادیلانەیە و شەفاف نییە لە دامەزراندن لە هەموو ڕوویەکەوە کە ئەم دامەزراندنیشان دێت و بە چ شێوازێکیش دێت. ئەنجە بۆیە ئێمە پێمان باشە جارێک کورد لە نێو خۆیان یەکریز بێت و یەکدەنگ بێت و بۆی بتوانێت بە تەواوی مافەکانی بەدەست بێنێتەوە. بەڵێ مامۆستا لایەنی بەرامبەر دایم هەوڵەدا بە نەمانی تۆ. بەڵێ مامۆستا وەکو لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان تایبەت بەم بابەتە هیچ جیاداشتێک ئاڕاستەی حکوومەتی عێراقی کراوە بۆ زیادکردنی پشکی مامۆستایانی کورد؟ بەڵێ ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان یاداشتی خۆمان داوەتە پەروەردەی کەرکووک لە بۆ هەموو بابەتەکان یان بۆ داوەتمانە حکوومەت سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ڕێی سکرتارێتەوە بۆ ئەنجومەنی بۆ هەمان شێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەڕێی ئەوانشەوە بۆ ئەوەی خەڵکی کەرکووک لەو باباتانە و لەو تەعیناتانە بێبەش نەکرێن. بەڵێ ئێمەش وەکو سەردانی پەروەردەی کەرکووکمان کردووە داوای ئیستحقاقی خۆمان کردووە بە هەموو شێوەیەک لە ڕووی دابشکردنی زەویە چونکە خەڵکی کەرکووک لە هەموو ڕێکەوە بێبەشە تا ئێستاکانە هەر زەوی مامۆستایانی کەرکووک وەکو کورد ئەوانی لەسەر هەرێم دامەزراون کە هەر بابەتێک دابش کرا هەر زەویەک دابش کرا بێدیان هەر خزمەت گوزاریەک تا ئێستاکانە مامۆستایانی خوێندنی کوردی لە هەموو ڕێکەوە بێبەشن لەو بابەتانە. بەڵێ مامۆستا سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ مامۆستا کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت.